هیوادارم کە بینێنەوە زۆر سەرکەوتوبی ئینشاڵڵا محاولە بکە ئەگەر ڕێوبانەکان کارەبامان بۆ چاک بێ زۆر باشە ئاگایشی لە خوێندکارانی 12 ئامادەی بێ. داواکاریان من ji حکومeta Herêma Kurdistanê ew e çavdêriya ku baştir hejara biket feqîra biket kêm derameta biket wekû dahatiyê hikûmeta Herêma Kurdistanê baş e ne ew yê xerab e an yê kêm derametiye ye. Daxwaza me ew e hêj harîkariya biçîkê şehîda biket û wekî me gotî kêm yê feqîr û hejara. دو سکتر لهرمی کردستان زور مهم نک لهرمی کردستان لزور ولاتا یک سکتری وزا نود دوام سکتری گنج هم دو سکتره به امنیت یان پارێزرا بێ پویدان پێ داواکارین لە حکوومەتی نوێی هەرێمی کوردستان بەڕێز مەسرور بارزانی کە ئەمەلێکی زۆرمان پێەیە باوەڕێکی زۆرمان پێەیە زیاتر پویتە بە گەنجانی هەرێمی کوردستان بدات ئەمنیەتیان بپارێزێت بیرێک لە معاناتی ئەم گەنجانە بکاتەوە بۆ ئەوەی گەنجەکانی ئێمەش بتوانن هەماهنگ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەم لە ڕووی سەقامگیریەوە هەم لە ڕووی ئاوەدانیەوە هەم لە ڕووی بەرەو پێشبردننی وڵاتەکەمانەوە هەماهنگیان هەبێ و بتوانن خەتووە خەتووە بەشدار بن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و زۆر سپاس.